پەیوەند عومەر لە ساڵی 1969 لە وڵاغڵووی شارباژێر لەدایک بووە. ئێستا لە سلێمانی نیشتەجێیە. لە ساڵی 1983 پەیوەندی بە کاری ئیسلامیەوە کردووە. هەڵگری بڕوانامەی بەکالەریۆس لە ڕێگایاندن خێزاندارە و خاوەنی 8 منداڵە. کادری باڵای کۆمەڵی دادگەری کوردستانە. ئەندامی دەستەی دامەزرێنەرانی کەناڵی ئاسمانی پێیامە. بەرپرسی بەشی لێکۆڵینەوە و چاپەمەنیە لە تۆڕی میدیای کۆمەڵ. ڕابردوودا بەرپرسیارێکە لە بەشی بەرنامەکان بەشی بەرەمێنان بووە لە کەناڵی ئاسمانی پێیام. ئەندامی کۆمەڵەی پێشمەرگە دێرینەکانی کوردستانە. ئەندامی ئەنجومەنی بەڕێوەبردنی تۆڕی میدیای کۆمەڵە. ئەندامی کارای سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانە. ئەندام و دامەزرێنەری ڕێکخراوی بوارە بۆ چالاکی ڕووناکبیری. ئەندامی کۆنگرەی نەتەوەییە لە کوردستان. لە کۆنگرەی سێم و چوارەمی کۆمەڵی دادگەری ئەندامی لیژنەی باڵا و وتەبێژی کۆنگرە بووە. ئەندامی دەستەی نووسەرانی گۆڤاری مەئوە و بوار بووە کە دوو گۆڤاری فیکری و سیاسی بوون. نووسەری 5 کتێبی تایبەتی خۆی و چەندین کتێبی هاوبەشە لەگەڵ نووسەرانی دیکە. لادەیان گۆڤار و ڕۆژنامەی کوردستاندا بابەتی جیاجیای بڵاو بۆتەوە و چەند ساڵێکیش لە ڕۆژنامەی کۆمەڵ ستونی تایبەت بەخۆی هەبووە. خاوەنی بیرۆکەی بەرنامەی گوڵزاری ڕەمەزانی تایبەت بە قورئان بووە. لە کەناڵی ئاسمانی پێیام کاتیایدا زۆرینەی دەنگخۆشانی بواری قورئان خوێندن لە کوردستان بەشداریان تێدا کردووە.